پێشەکی کاتتان باش لە حقیقەتە جێگای سوپاس و تەقدیرە کە چمە هەیە باشترە پێشەکی ئێوارەتان باش و لە حەقەتە فرسەتێکی باشتان ڕەخسانووە بەم کارشتان دڵی ئێمەشتان خۆش کردو بە تاکید دڵی هەندێکی گەورە لە میلەتەکەمان بە تایبەتی چینی خوێندەوار کە کۆنفرانسێ دانیشتێک بەم شێوەیە دەربارەی زروفی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی و بە تایبەتی کوردستان من ئەم دانیشتنە ئیمڕۆ بە دانیشتنێکی زۆر گرنگی ئەزانم بۆیە سوپاس و پێزانینم ئاراستەی سوودەکەتان دەکەم ئەم دانیشتنە کاتێک ئەهەمیەتی خۆی دەرئەخاوە نەتیجەی ئەبێ کە ئێمە لە حەقیقەتە بەسەراحەت و واقعبینانە قسە بکەین پێشەکی قسەیەک بۆ کاک دڵشاد لە حەقیقەتە کاک دلاوەر بۆ بوورە پرۆفێسەر دلاوەر ئێمە کاوانەی دانیشتوین لێرە هەموو تەمسیلی پارتەکانی خۆمان دەکەین و نەشتێکی شاراوەیە نەشتێکی عیبە پارت کە دروسە بێ بۆ ئەوە دروسە بێ کە لە ڕێگای دەسەڵاتەوە پرۆگرامەی کە بۆی دامەزراوە جێبەجێکن و ئەو پارتەی کە هەوڵی دەسەڵات یا هەوڵی ئەوە نادات لە دەسەڵاتە جێگەی بێتەوە ئەبێ خۆی دروست نەکات پارت نەبێ ئەو مجتەمەعی مەدەنیە ئەوە شتێکی ترە بۆیە ئەو قسانەی کە ئێمە ئەیکەین قسەن کە هەڵقوڵاون لە پارتەکانەوە و پێش هەموو شتێک پێویستە لە دانیشتنێکی وە ئێمە بیر لە مەکسەبی ئەعلامی یا مەکسەبی جەماوەری نەکەینەوە کاتێک کە بیر لە قەیران و ئەو مشکلانە یەکەینەوە کە پیا تێپەڕین و ئەو مشکلانەی کە لە هەرێمی کوردستانە پیا تێپەڕین مشکلەی گەورەن و مشکلەیەک نین وا بەسەرپێیی بەسەریا بڕۆین یا لەگەڵ شتی ترە تێکەڵاویان کەین وانە مشکلەیەکن بەڕەو ڕوومان بوونەتەوە ئەگەر چارەسەریان بۆ نەدۆزینەوە بە تاکید نەک حزبەکەی من یا حزبەکەی ئێوە بەڵکو میلەتەکانی تیاچین بۆیە پێش هەموو شتێک سەراحەت و دەستنیشانکردنی هەدەفەکە و باسکردنی ئەو هەدەفە بە دقەتەوە پێویستە و ضروریە من لەوە دەست پێەکەم تەسەوڕەکەم ئێمە هەمومان دوو حەقەت ئەزانین بێجگە لەوەی کە ڕوبەڕووی ئەم قەیران و مەشاکلانە بووینەتەوە و ئەم مەترسیانەی کە ڕوبەڕووی میلەتەکەمان و تەجروبەکەمان بۆتەوە پێویستی ڕقم یەکمان بە یەکڕێزیە مامۆستایان ئەویان فەرموون ئەمە حەقەتی یەکەمە و ئەبێ منتەلەقی یەکەممان بێت کار بکەین بۆ یەکڕێزی و بۆ ئەوەی یەکڕێزیش بێنی نەدی پێویستیمان بە تەوافقەیە من حەزە کەلیمەی سازان ناکەم لە کۆبوونەوەکانیشا باسم کردو سازان معنایەکی ترە بەس ئێمە بێ بگەینە تەوافق بگەینە یەک کۆدەنی بگەینە شتێک کە هەمومان پێ ڕازی بین و هەمومان هەستی پێ بکەین نەک هەستمان دۆڕاوە و هەمومان براوەین و بە تایبەتی لە ڕێگای بردنەوەی ئەم حزبانە کە تەمسیلی زۆرینەی گەلی کوردستانەکەن گەلەکەشمان براوە بێت بۆی ئەم دوو مەبدەئە جێبەجێ بکەین یەکڕێزی و تەوافق پێویستە بەو حزبانەی کە قەناعەتیان بەمە هەیە دانیشتن پێکەوە ڕێگا چارە بدۆزنەوە
وأو حزباني قناعتيان بونية رجعيش كبقرنا بر أو حزباني قناعتيان بيكريزيو بتوافقنيا ونهجان أوي بشويش يتر صار سري أم وضعي أساب كان يا بارودوخي كردستان بلايش كابرن پێویستە ئەوان بۆ خۆیان بەدوای چارەیەکی بگەڕێن و چارەیەک کەس گرەی ئەوەشیان لێ ناکە کە ئەو چارەیە بە سەراحەت ئەعلانی بکەن و باس بکەن و بڵێن ئەمە ڕێگای ڕاستەزانین و ئێمە ئیش بۆ ئەو ڕێگایەکی ئەو وەختە ئێمەش حەقی خۆمانە پێم بڵێن با بە ئەو ڕێگایەتان ڕاستە یا ڕاست نییە و مناقەشەتان بکەین و ڕێگای خۆمان نیشان بدەین. گەلی کوردستان و هەرێمی کوردستان بە تایبەتی زۆر پێخۆشحاڵ بوو بە ئەنجامەکانی هەڵبژاردننی دوایی بە دروستکردنی حکوومەتی بنکەرە فراوان و هیوای بەوە زۆر قایم بوو کە ئەم حکوومەتە چونکە هەموو حزبەکان کۆکاتەوە و لەسەر بنەمای تەوافق و پێکەوە کارکردن ئیش ئەکەن کە خێر و سوودیان بۆ میلەتەکە هەبێ و ئەو میلەتە بەرەو پێشەوە بەرن. بەڵام ئێستا ئەگەر سەیری واقعەکەین ئەو مەبدەئە نەماوە، ئەو یەک ڕیزیە کە لێنی گەورەی تێکەوتووە، مەبدەئی تەوافق هەڵوەشێنراوەتەوە. بۆیە ئەگەرمانەوێت چارەسەر بکەین ئەبێ ڕوو لەو دوو مەبدەئە بکەینەوە جاریشکە، چۆن یەک ڕیزی دروستکەینەوە و چۆن ئێمە لەسەر ئەساسی تەوافق ئیشکەین، چۆن پابەندی مەبدەئی کارکردن لەسەر ئەساسی تەوافق بین. وە خۆی وتیشم تەبی ئەمە ئەبێت لە ئەوڵەوە بەرەکە دیار بێ، ئەو بەرەی باوەڕی بە یەک ڕیزی هەیە، ئەو بەرەی کە ئامادەیە لەسەر ئەساسی تەوافقێکی ڕاستەقی لە ئیش بکات، نەک ئەگەر سەیری کرد زروف و هەرێکی بۆ هەڵکەوت بەلایش کارداشتێ لێوە بەلایش کابی بە. ئەو قسانەی کە کران مامۆسایان کردی من حەز ناکەم لە حەقەتە لە کەمینە دانیشتم بزانم ئەو هەڤاڵی لە تەنیشتمەوە دانیشتووەیە، ئەوەی لە دوای منەوە قسەیەکە، ئەوەی پێش منەوە قسەیەکە، لە کەمینە بۆی دانیشتم نوقتە و هەڵە لە قسەکانی بدۆزمەوە و بەرامبەر بەوە قسە بکەم. بەس لە حەقەتە ئەو قسانەی کران هەموو قسەی باشن، بەس ئەو قسانە مەفروزە بۆ هەموو وەکو یەک بێ. من کە ئەڵێم پێویستە بە خۆمان نابچینەوە ئەبێ پێش هەموو شتێک وەکو ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان مەقسەدم ئەوە بێ کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە خۆمان نابچینەوە، وەکە بە خۆمان نابچینەوە مەقسەد ئەوەیە هەموو حزبەکان بە خۆیان نابچنەوە، چ ئەوەی لە قومەی دەسەڵاتە، چ ئەوەی لە ناوەڕاستی دەسەڵاتە، چ ئەوەی ئیمڕۆ لە دەسەڵاتانیە. و ڕاستیشە ئەم بارودۆخەی کە ئیمڕۆ پێی گەیشتووین نەتیجەی هەڵەکانی هەموو لایەکمانە. هیچ لایەک بێگوناح نییە لەو هەڵانەی کە کراوە. هەر سەیری ئەعلامەکەمان بکەین، ئەو ئەعلامەمان بەگشتی هانی ئەو میلەتەی داوە دژی سەرکردەکانی قسە بکە، دژی مەسئولینی قسە بکە، دژی پرۆگرامی حزبەکان قسە بکە، دژی مەسلحەتی عام قسە بکە، هانی ئەو میلەتەی داوە هەمووی لە ڕووی لە دەرەوە بکە و بەرەوە دەرەوە بڕۆ، هانی ئەو میلەتەی داوە بە واقعیانە بیر نەکاتەوە، نەزانێت چارەسەری ڕاستەقینەی کێشەکانی چۆنە. ئەو ئەعلامانەی ئەم حزبانە هەموویەتی، ئەم حزبانەی لێرە دانیشتون و حزبانەی دەرەوەی ئەم مەجلسەشن. لە حەقەتە ئەمانە هەمووی شتن کە پیاچوونەوەیان ئەوێ. چەند نقطەیەک هەیە حەزەکەم باسی کەم جگە لەمانەی باسم کرد. یەکەم گرژی بەغاو هەرێم. بەڕاستی گوناحێکی زۆر گەورەیە ئێمە بڵین خەتای هەرێمی کوردستانە یا حکوومەتی کوردستانە یا حزبەکانی کوردستانن کە پەیوەندی لەگەڵ بەغا خراپ بووە. بەڕاستی بیرکردنەوەیەکی ناواقعیانەشە. ئەگەر ئێمە بین و بڵین ئەگەر چوین لەگەڵ بەغا ڕێکەوتین مشکیلەکانی هەرێمی کوردستان هەمووی چارەسەر دەکرێت. من بە حکمی ئەوەی ماوەیەکی زۆر لە بەغا بووم و بە تایبەتی لە 2003 تاکو ئێستا
ئەوەی ملاحەزە ئەکرێ ڕۆژ بە ڕۆژ لە 2003 تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ هەوڵدان و کارکردن بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێم بۆ لێدانی مەسلحەتی ملەتی کورد ڕۆژ بە ڕۆژ لە بەغدا زیاکە کەم ناکە. ئەمە حەقیقەتێکی ڕەچاوکراوە و لە هەموو وەختێک بیرێ. ڕۆژ بە ڕۆژ هەوڵدراوە پێگەی کورد لە بەغا کەم کرێتەوە و ڕۆژ بە ڕۆژیش هەوڵی ئەوە دراوە ئەگەر لە بەغا بەرەو خوار بە تایبەتی ناوچە دیارکراوەکان نامێناوی بێنم ئەگەر مشکیلەیەک هەبێ پێش هەموو شتێک ئەو مشکیلەیە لەوێ چارەسەرکرێ ئەگەر لەسەر حسابی مشکیلەکانی کوردستانیش بێت. لە بەغا ئەگەر پارەیان نەوێ بێن بە مۆزەفی خۆیان یەن موچەی مۆزەفینی کوردستان ئەبڕن لە ڕێگای نەدانی بوجەوە بە کوردستان. ئێمە ئەومان پێش هەموو شتێ ناوێت لە بیر بچێتەوە کە لە 2014ەوە بوجەی کوردستان بڕاوە. حاڵی حازر پاش ئەو هەموو ڕێکەوتنش کە کراوە لەگەڵ بەغا ئەو هەموو هەوڵی کە دراویشە لەگەڵ بەغدا کە تاقە دەستکەوت ئەگەر بۆ عەبادی حساب بکرێ ئەو ڕێکەوتنە بوو کە لەگەڵ هەرێمی کوردستان کردی ئەو ڕێکەوتنەی کە هەموو عالەم دەستخۆشی لێ کرد بەو ڕێکەوتنەشەوە بەو دەستکەوتی کە ئەو دەستی کەوت بوو جێبەجێکردنەکەی بەو شێوە بوو کە بینیمان نیوەی بودجەی هەرێمی کوردستانیشی نەیەدا. ئەو ئەندامانەی لە حکومەتی هەرێمە کاریان کرد و هەموو لێرەدا زۆرێکیان لێرەدا نیشتون و قسمیشیان لێرەدا نەنیشتون بەداخەوە. ئەو حەقەتە چاکە زانن لە باشترین حاڵەتە ئەو پارەی کە حکومەتی عێراق ناردوێتی بۆ هەرێمی کوردستان بەشی نیوەی موچەی فەرمانبەرانی کوردستانی نەکردووە. وەمە قەت لەو باوەڕا مەبن بە چوونێک بۆ بەغا یا بە دوو قسەی خۆش یا بە ئیمزاکردنی ئیتیفاقێک لەگەڵیانە ئەو کێشەیە چارەسەر بکرێ یا بەغدا ئامادە بێ لە 170 بەبێ پێچووپەنا بەبێ فرتوفێڵ بنێرێ بۆ کوردستان. ئەو وەختە ئێمە ناواقعیە بینە دەروا بیرکەینەوە و بە قەناعەتی من ئەو ڕێگای هەرێمی کوردستان گرتوێتی بە تایبەتی لە سیاسەتی نەوتە. من نایشارمەوە لە نەوتە ئێمە لە ساڵی 92 لە دامەزرانی یەکەم کابینەوە خەریکی ئەو مۆزوعین کە کوردستان جۆرە ئیستیقلالێتێکی اقتصادی هەبێ و تاقە ڕێگا بۆ ئەوە ڕاستە مەسەلەی نەوتەکە بووە. کابینەی دووهەمە، کابینەی یەکەمە، کابینەی سێهەمە تا ئێستا ئیش لەسەر ئەوە کراوە. ئەم کابینەی ئێستا ئەم قەزەیەی چەند مەرحەلەیەک بەرەو پێشەوە بردووە. قاعدەیەکی ئەساسی بنێشی تەحتی دروست کردووە بۆ دەرهێنانی نەوت بۆری گەیانۆتە بەحری بڵین بەحری سپی مشتری دۆزیوەتەوە اتفاقی لەگەڵ دەوڵەتان ناکردووە کە ئەو نەوتە بڕوا و بفرۆشرێ وای لە حکومەتی عێراقیش کردووە نەک لە بەخۆشی و بە ڕەزامەندی بەڵکو بە واقع وای لێ کردووە چاو لەوە بپۆشێ و دەرگایەکی کەورە کراوەتەوە کە میلەتی کورد بتوانێ ئەو بڵین ئیستیقلال اقتصادی بێنێتە دی و بەدەستیەوە بێ. بەڵام لە عینی وەختیشا ئەبێ ئەوە بزانین تەنیا فاکتۆر بۆ چاکردنی وەزعی کوردستان نەوتەکە نییە. تۆ ئەبێ بەرامبەر بە نەوتەکە ئەتماکێتە سەر مەسائلی تر کە اقتصادەکە و پێش بکە بەرامبەر بە نەوتەکە ئەبێ وەزعی ئیداریت و وەزعی بڵین وەخۆی کە ئێستا باسی یەکەن کە پێویست بە ئیسلاحاتێکی تایبەتیەکە ئەبێ ئەوانە بکەیت. ئەمە هەموو لایەک ئیزاری و هەمومان متفقین لەسەرەوە. بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ ئەو ڕاستیەش بۆ میلەتە بڵین ئەم 5 حزبە و حزبەکانی تریش و بە هەمووشمانەوە بە بەغاشەوە ئەگەر خەریک بین سعری نەوتمان پێبەرز ناکرێتەوە. ئەگەر ئیمڕۆ سعری نەوت وەکو پار وایە وەکو پێرار وایە لە ناحیەی مالیەوە هەرێمی کوردستان ئەو مشکلەی نەبوو مشکلێکی ئەوەندەی نەبوو کە ئیمڕۆ بێی بڵێ وەڵا ئەم سیاستە ڕاستیان ڕاستنی ئەو وەختە هەمومان چەپڵە بەنگوڵیێت بۆ ئەوانەی ئەو مەسەلەی نەوتیان ئەوەنە بردوتە پێشەوە. لەبەر ئەوە من ئەم قسانە ناکەم کە بڵێم گرژی بەغا و هەرێم فایدەی نییە چارەسەرکردنی فایدەی نییە بەڵکو فایدەی هەیە بەس ئەبێ واقع بینانە بین و ڕێگای تەعاونمان لەگەڵ بەغا نابێت تەنیا بۆ بەسراوێتەوە کە ئایا من نەوتەکە تەسلیمی ئەو کەم یا تەسلیمی ئەو نەکەم. مەجالاتی تەعاونی تر زۆر هەیە
بەرامبەر بە داعش وەستان هاوکاری یەکتری ئیسیفادەکردن لە تەجروبەی یەکتری چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ لەم خێرانە ئابووری کە هەردوو لەمان پیاتیە پەڕین ئەمانە هەمووی مەجالاتێکن ومن لەو قەناعەتام کە حکوومەتی هەرێمیش بۆ ئیتیجاها کارەکە. باسی ئەوە کرێ کە موچە من حەزم ناکەم بچمە ئەو مەوزوعەوە بەس ئەمە نەوعهینێکی سیاسی تیا بوو لە حەقیقەتا کە موچە ئێستا سێمان دواکەوتووە بەرەو چوارمانی شەڕوە. جارێ من هیوادار نیم بەرەو چوارمان بڕوە، هیوادارم هەر لە سێ مانگەکە بمێنێتەوە و کەمتریش بێتەوە. ئەگەر وەزعەکە ئیستیقراری کرد و بەرەو ئیستیقرار ئەچێ لەوە ئەچێ بەرەو ئیستیقرار بچێ سێ مانگەکە کەمتر بێتەوە. بەڵام لە حەقیقەتیشا من وەکو یەکێکی کوردستانی بیرەکەمەوە ئەو فەترەی من لێرە نەبووم لە بەغا بوو. باشە ئایا حکوومەتی هەرێم مانگی 8 و مانگی 7 و مانگی 6 مەعاشی نەداوە یا هیمانگەکانی ساڵی 2014 لێی داوە یا قەرزی ئەو وەختەیە لەسەری کۆ بۆ تۆ پڕی نەکردوێتەوە؟ خۆ ئەگەر واقعی بین ئەگەر منصف بین ئەبێ سەیری بکەین لە مانگی 2015ەوە تقریبا مانگ بە مانگ موچە دراوە. واقعەکە ئەمەیە حکوومەتی هەرێم ڕاستە سێ مانگ دواکەوتووە نەیداوە بەس ئەو سێ مانگەی ئێستا نییە. بۆ منصف نەبین ئێمە ئەم حەقەدە نەڵێین کە ئەمە سەبەبەکەی بە دەرەجەی یەکەم بڕینی موچەیە کە لە بەغاوە بوجەی کوردستان نەنێرا بوو بەهۆی ئەوەی کە هەرێم نەتوانێت بە شێوەیەکی ڕاستە و خۆ موچەکە بە شێوەیەکی ئاسادی و طەبیعی بدات. ئێستاش لەو بارەوە حەقەت من تەسەورەکەم ئاسۆمان ڕووناک بێ. بەوادری ئەوە هەیە کە زۆر لایەن بە تایبەتی عێراقا تورکیایە ظروف تا ڕادێک بەرەو ئیستیقرار ئەڕوا و ئامادەیی هەیە بۆ گفتوگۆ لەگەڵ کوردستانە لەسەر ئەساسی مەسلحەتی هاوبەش و ئاسوەیەکی وا هەیە کە ئەم گیر و گرفتانە ئەم مشکلانە بە شێوەیەکی تا ڕادەیەک ناڵێ 100% تا ڕادەیەک چاکتر چارەسەر بکرێت. ئەمە لە حەقیقەتە تۆزێ دووری خستمەوە لە وەڵامدانەوەی پرسیارەکان. ئەو پرسیارانەی کە کاک دلاوەر لێی پرسین لەبەرەوە پێم خۆشە بەسەریعی بسمەوە سەراوش. کاک دلاوەر داواکە سەیری دواوە نەکەین و بە دوای ڕێگا چارە بدۆزینەوە. من لەگەڵ نیوەیە متفقم. نیوەکەی ئەوەیە بە دوای ڕێگا چارە بدۆزینەوە 100% متفقم لەگەڵ جەنابتا. بە سوای سەیری دواوە نەکەین. ئەگەر سەیری دواوە نەکەین چۆن لە تەشخیصی نەخۆشیەکەمان بکەین. سەیری دواوە نەکەین بۆی لەم دانیشتنا قڕە لەگەڵ یەکتریان نەکەین. ئەلحەمدولایە ئێمە لەو مستەوایە نین کە قڕە لەگەڵ یەکتریا بکەین. قڕە لەگەڵ یەکتریا ناکەین. بە سەیری دواوەکەین بۆی بزانین علەتەکەمان چییە و علەتە چۆن چارەسەرێکرێ. بەڕاو بۆ چوونی من علەتەکە لەوە دەست پێیەکە کە ئێمە یەکەم قەیرانێکمان هەبوو ئەو قەیرانە زەختێکی لەسەر هەمومان دروست کرد و دوای باسی ئەو قەیرانە نەشەکەم. ئەو قەیرانە زەختی لەسەر هەمومان دروست کرد وای لێکردین بە دوای ئەنواعی ڕێگا چارە گەڕین و پاڵی بە هەندێکمانەوەنا لە حەقیقەتا لە مەبدەئی تەوافق دوورکەوینەوە کە تۆ لە مەبدەئی تەوافق دوور کەویتیتەوە ئەو بنەمایە تێکدا کە لەسەر ئەساسی حکوومەتی بنکەفراوان و سەرۆکایەتی پەرلەمان و ئەم وەزعە تازەی کە خۆڵقا لە کوردستانە هەمووی بنیاد نەدا لەسەری ئەساسی هاوکاری ئەو پێنج حزبە مەبدەئی تەوافق بوو کە ئەوە تێکچوو یعنی وەزعەکە بەلایەکی بە ئاکارێکی کارڕۆشت و ئێستا بالفعل ئێمە لە وەزعێکی تراین. ئێمە ناتوانین بڵێین ئێمە لە مەبدەئی تەوافقەوە دەست پێکەین. ئەمە بێینەوە جارێکی کە مەبدەئی تەوافق دامەزرێنینەوە لەسەر ئەساسێکی ڕاست و دروست دایمەزرێنینەوە و گوناحیش نییە میلەتەکەمان بە چاوی ڕوون بێ کە یەکێ لە ئەسبابی تۆخکردنی ئەم قەیرانە ئەوە بۆ کە مەبدەئی تەوافق تێکچووە. دووهەم من وەکو ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان زۆر بە ڕوون و ئاشکرایی ئێڵێم
ئێمە وەکو پارتی هەرگیز ئامادەی حیوار بووین. ئێمە وەکو پارتی لە ئاخر کۆبوونەوەی پێنج قۆڵیە هەر چوار قۆڵەکە وتیان ئەم کۆبوونەوانە فایدەی نییە و بەسەوە ئیتر نایکەین. ئێمە لەسەر ئەوە موافق نەبووین. ئەمانوت کۆبوونەوە هەر پێویستە نەشگەینە نەتیجە هەر پێویستە کۆبوونەوە ئەوکەین. و نەتیجە چوار لایەنەکەی تر بوو کە وتیان ئێمە کۆبوونەوە ناکەین و تەواو بەس. نەتیجەی ئەوە چی بوو؟ وەزعەکە بەرەو خراپتر ڕۆشت. یەکسەر هەر بۆ دوو ڕۆژی دووهەم بەرەو خراپتر ڕۆشت. ئەوە نەتیجەی بڕیارێکی غەڵەت بوو. لەبەرەوە لە کوردستانە هیچ ڕێگا چارەیەک نییە بۆ چارەسەرکردنی موشکیلەکانی ناوخۆمان لە حیوار و لە دانیشتن و لە کۆبوونەوە. ئەگەینە نەتیجە ناگەینە نەتیجە هەرەوێ دانیشین هەر حیوارکەین چونکە 10 ساڵی تریش بێ هەرە بێ بچینەوە سەر ئەو مێزە دانیشین و حیوارکەین و لە ڕێگای حیوارە بگەینە نەتیجە و بگەینە ڕێکەوتن. ڕێگا چارەی ئەمڕۆ چییە؟ بەتەئکید ڕێگا چارەی ئەمڕۆ ئەوەیە دانیشینەوە جارێککە حیوارکەین. بەس دانیشتنەوە بۆ حیواری شەرت و شروتی هەیە. ئایا من بەعینی بۆچوونی جاران بێمەوە دانیشم حیوارکەم؟ یا ئەبێ ئیستیفادەیەکم یا دەرسێکم لە مۆزعە وەرگرت بێ؟ یا ئەبێ بڵێ من مقتەنعم من بەڕای من ئەبێ لە پێش هەموو شتێ ئەو حیزبانە هەمووی کە حیوارەکەن جارێک کەس پەراوێز نەخرێ بۆ حیزبی تر پەراوێز بخرێ بۆ لایەنی تر پەراوێز بخرێ چونکە ئەندامێکی هەیە لە پەرلەمانە 6 نییە یا 10 نییە یا 12 نییە یا 39 نییە. ئەوە ناعادلانەیە. ئەویش دەنگی میلەتی وەرگرتووە. بگرە بەعزی حیزبیش ئەگەر حیزبێکی ئەسیل بێ حتا ئەگەر ئەندامێکی نەبێ لە پەرلەمانە خۆ حزب هەیە خەباتی کردووە بەخەی خەباتی کۆنترین حزبی کوردی خەباتی کردووە و دەوری هەبووە و تەسحیەیە و شەهیدی هەبووە لەم کوردستانە بۆ ئێمە و حەزبانە پەراوێز بخەین. ڕاستە بەقی وەزنی ئیمڕۆی خۆیان حسابێکیان بۆ ئەکەین وەگەڕاو بۆ چوونیان ڕاست بوو بە نەزەری اعتیبار وەرەگیرێ و ئەوە فکریشمان دەوڵەمەندتر ئەکات پەراوێزیان ناخین. ئەمە یەکێکیان. دوو هەم ئەوەی حیوارەکە ئەبێ مسبقەن مقتەنع بێ کە یەکڕیزی شەرتی یەکەمی سەرکەوتنی ئەم میلەتەیە. یەکڕیزی بۆی ئەو یەکڕیزیش بێ ئەبێ تەوافق هەبێ. اینجا پاش ئەوە پێش هەموو شتێ بێ سێرکەین دەستنیشانی گیر و گرفتەکانمان و قەیرانەکانمان بکەین و ئەولەویات دابنین. چاکردنەوەی ئەو بارودۆخە بۆ شکڵەیەکرێ. ڕەئی ئێمە ئەبێ باش بزانرێ کە ڕێگا لە حیوار زیاتر نییە و دەرگای حیوار کراوەتەوە. ممکنە حیوار بە دوو قۆڵی ئەوە زیاد دەست پێ بکرێ وەکو جەسم لە وەزێک بزانرێ ئایا ئەم حیزبانە هەمووی کە ئامادەن هاوکار بن لە چاکردنەوەی بارودۆخەکە پابەندی یەکڕێزین پابەندی مەبدەئی تەوافقن یان نە. دووهەم ئەبێ ئەولەویاتمان دابنین. ئەولەویاتی ئێمە بەعزێک ئەڵێ باری ئابووریە بەعزێک ئەڵێ باری شەڕە لەگەڵ داعیشە. لە حەقەتە لە کوردستانە ئەگەر ڕاستیتان بیەوە گەر خۆمە لە ڕاستی دوور نەخینەوە بە چاوێکی ڕوون سێری بکەین لەوەتەی ئەم کوردستانە هەیە ئەم کوردستانە لە وەزعی شەڕایە و لەوەتەی حکوومەتی عێراق دروست بووە مەشاکل لە بینی حکوومەتی عێراق و کورد و بزوتنەوەی ئازادی خوازی کووردا هەر هەبووە. لە 61ەوە پێشمەرگە بە شاخەوەی وە مستەمەڕی پێشمەرگایەتی کردووە و ئەم وەزعات تا ئێرەی ڕاکێشاوە. مەترسی گەورەتر لە دەرەوە هاتوۆتە سەرێ. بەس لەوەشە ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێ ئەم شەڕانە ئەم گیرگفتانە کە پەیوەندی بە وەزعێکی ناتەبیعیەوە هەیە و ئەتوانی بە شێوەیەکی وا وەسفی بکەی یا تعریفی بکەی بڵێ ئەمە نوع حربێک دژی ئەم میلەتەکە ئەکرێ ئەمە بەردەوام ئەبێت. بعضێک لێ ئەوە بە ئەولەویات دانێ ڕەقەمێکی دانێ بعضێشێ باری ئیمڕۆی ئابووری ئیمڕۆ بە ئەولەویات دانێ. بە پێی ڕاو وەچوونی من ئێمە لە مەسەلەی شەڕ و مەترسی لەسەر هەرێمە ئەبێ یەکەم هەدەفمان ئەوە بێ پێشمەرگە بەهێز بکەین. یەکەم هەدەفمان ئەوە بێ ڕیزەکانی پێشمەرگە یەک بخەین. یەکەم هەدەفمان ئەوە بێ پێشمەرگە ڕازی بکەین معنەویاتی بەرزکەینەوە.
ئەوە بەچی ئەکرێ ئەوە بەوە ئەکرێ پێشمەرگەی لە سەنگەرە دانیشتووە پشتی قایم بێکە لە پشتەوە خەنجەرێکی لێنان ئەوێ پشتی بەوە قایم بێ کە لە ماڵەوە ئیسراحەتە مناڵی ئەچێ بۆ مەکتەب دەرسەکەی ئەخوێنێ معاشەکەی ئەگاتە ماڵەوە ماڵ و مناڵی برسیار نابێ ئەمە شەرتی یەکەمە کە ئەوێ هەموو ئیشی بۆ بکەین شەرتی دووهەم لە وەزعێکی وا کە تۆ مەترسیەکی وا گەورە لە بەردەمە کە عالەم لە بەردەمیە ئەترسێ عالەم لێ ترسێ ئمڕۆ شەڕی داعش خۆ ئەوانە لەبەر خاتری لەبەر چاوی جوانی کورد نهاتوونە ئێرە دیفاع لە تۆ بکەن و سلاحە بۆ بنێرن و دیعایە بۆ بکەن و ئەو بکەن ئەوانە بۆ مەسلحەتی خۆیانە لە ترسی وەزعی خۆیانە هاتوونەتە ئێرە پشگیری لە تۆ بکەن یعنی لەو مەترسیە ئەترسن مەترسیەکە یعنی یەخەی ئەوانیشی گرتووە یعنی لە دەسەڵاتی تۆ و لە توانای تۆ گەورەترە لە مەترسیەکی وە بێجگە لە یەک ڕێزی تۆ پێویستی و بە قیادەیەکی یەکگرتوو هەیە پێویستە بە قیادەیەکی بە قەوەت هەیە واجبی سەرشانی ئێمەیە ئەو قیادەی کە هەمانە بەهێزیکەین نەک زەعیفیکەین ئەگەر عواملێک هەیە ئەو قیادەیە زەعیفەکە ئەمە بەهێزتری بکەین دەسەڵاتی زیاتر بینێ توانای بینێ بۆی بتوانێت بە باشی ئیدارەی ئەو وەزع بکە و ئەو شەڕە بەڕێک و پێشی بەرێ بەڕێوە ئەمە مەسەلەی مەترسی و شەڕەکە مەسەلەی باری ئابووری بە ئیسلاح چارەسەرەکەی هەموو کەسێەوە ئەزانێت و ئیسلاحیش دوو لایەنی هەیە لایەکیان ئیسلاحەکە ئەو خەتواتانەیە کە تۆ ئێستا ئەیکەی ئێستا ئەتوانی چی بکەیت بۆی تا ڕادەیەک بە ئەجەشت چا بکەی و ئەوانی تریش هەنگاوی درێژخایەن کە لەسەر مەدایەکی دوورە دەرەکەوێت تۆ بێ بۆ مثال هەموو زانایەکی اقتصادی بێت پێتەڵێ ئەبێ لە وڵاتێکە ئابوورەکەی بێ متەوازن بێ اعتماد نەکاتە سەر یەک مەصدەر اعتماد نەکەیتە سەر نەوت بە تەنیا یا اعتماد نەکەیتە سەر زراعەت بە تەنیا یا اعتماد نەکەیتە سەر صناعەت بە تەنیا ئەمە ئیشی ئەوێ ئەمە ئیشێک نییە من ئیمڕۆ دانیشم متەفقیش بم لەسەری ئیمڕۆ چارەسەری بکەم بەڵام لە عینی وەختە هەنێ خەتەوات هەیە کە ئێستا ئیمڕۆ تۆ بیهاویت ئەتوانی وەزعی اقتصادی خۆت تا ڕادەیەک باشکەی ئەو مەسروفاتانەی کە زیادەکە ئەکرێ ئەو مەسروفاتانە کەم بکرێتەوە و تا ڕادەیەک هاوکاربی بۆی بارودۆخی بڵین بە دەرەجەی یەکەم فەرمانبەرانی خۆت ناوبازاری خۆت تا ڕادەیەک چارەسەرکەی یەکەم شت لە مەسلەی ئیسلاح مەسلەی عەدالەتە من باوەڕ ناکەم ئەم پێنج حیزبە هیچمان لەسەر ئەوە متفق نەبین عەدالەت شەرتی یەکەمە یەکسانی و عەدالەت مامەڵەکردن لەگەڵ کاسبکارانە لەگەڵ مۆزەفینە لەگەڵ توجارە لەگەڵ بزنسمێنە ئەمانە هەمووی یەک فرسەتیان هەبێ و بە عەدالەت بە یەک چاو سەیریان بکەین ئەمە هەموو حیزبێک ئەوەڵێ بەڵام شەرت ئەوەیە ئەو حیزبە نەک بۆ حیزبەکانی تر ئەوەی بێ بۆ خۆی ئەوەی بێ و حیزبەکانی تر ئەوەی نەوێ لێرە ئەمە نقطەیەکە بێ متفق بین لەسەری و خطوطی بۆ دابنەی خطوطی عامی بۆ دابنین چۆن چارەسەری ئەم مەوزوعاکەین و ئەو عەدالەتە بەدی ئێنین کە هاوڵاتیەک لە کوردستانە شعورکە هەموو فرسەتێکی لە بەردەما کراوەتەوە و ئەم فرسەتانە دەرگای لێدا نەخراوە و احتیکاری هیچ شتێک لە وڵاتە ناکرێ و ئەتوانێت بە ئاسوودەگی ئیشی خۆی کا و کاسبی خۆی کا و ژیان و وەزعی خۆی تەمین بکە ئەمەیشیان ئەوی تریان کە هێشتا زووتر ئەکرێ ئیجراعاتێکە کە پێویستە لە ناو حکومەتە بکە ئێمە کە حکومەتی هەرێمی کوردستانمان دروست کرد حدودی 130,000 مۆزەفمان هەبوو 130,000 بووچەخۆرمان بوو لە کوردستانە باسی ساڵی 92 ئەخیری 92 ئەو وەختە ئەو کاتە ئێمە 130,000ەکەمان پێ زۆر بوو چکە ئەو کاتەش ئێمە هیچ مەزەرێکی پارەمان نەبوو مەزەرێکمان هەبوو گومرگەکانی کوردستان ئەوەی کە پێشمەرگە داین هەبوو وەختی خۆی لەو شاخانە پێشمەرگە پێژیا لەسەر ئەو ئەساسە ئێمە بیرمان لەوە کردەوە ئەو گومرگانە بتوانین ئەم ئیدارەی پێبەری مەڕێەوە بۆیە بیرمان لێ کردەوە چۆن ئێمە ئەو جێشەی کە پێمان ئەو جێش ئەو وەختە 130,000 کەمی کەینەوە ئێستا
تێگەری سەرۆکی حکومەت لێرە دانیشتووە ڕقەمەکان هەمووی لایە ئەوە نازانم 2 ملیۆنە 2 ملیۆن و نیم و چ خۆرێ هەیە کەمترە چەنە ملیۆنێک و 334,000 بەزیابێ یعنی لە 4 کەسا یەکێک لەم وڵاتە موچە وەرەگرێ تقریبا لە 4 کەسا یەکێک موچە وەرەگرێ ئێمە ئەو وەختە نەمانتوانی ئەو 130,000 کەم بکەینەوە چونکە ئەماوت ئێمە ڕسقی ئەو خەڵکە بڕی نەگەر کەمی کەینەوە یان ئەو وەختە 2 حزب بووین لە دەسەڵاتە ئەمانوت ئەگەر پارتی ئەو ئاڵایە بەرزکاتەوە یەکێتی ئیسیفادەیەەکە یەکێتی ئەو ئاڵایە بەرزکاتەوە پارتی ئیسیفادەیەەکە لەبەرەوە دەستمان بەسرا بووپان نەکرا ئەو ئیسلاحی کە هەمومان داوایەکەین بە سەراحەت و ڕاشکاوی ئیڵێم حکوومەتی هەرێم بەتوانە تەنیا ناتوانێت بیکە ئەوە بێ ئەم حزبانەی کە لێرە دانیشتون و حزبەکانی تر پێکەوە بێن متفق من لەسەر ئەو ئیسلاحاتە لەوە هەموو پگیری لێ بکەن نەک کێشێک لە دەرەوە مزاهرەم بۆ بکە بڵێ وەڵا حکوومەتی هەرێم ڕزقی 250,000 کەسی بڕی 250,000 عائلە لە کوردستان ئەمە یەکێکیان ئەوی تریان تۆ هەموو کەسێ پێی خۆی بەقی بەڕێی خۆی ڕایەکێشێ مەسەلێکی کوردی کۆنە من ئەگەر واردی فعلیم لێرە لە کوردستان 300 ملیۆن یا 600 ملیۆن بێ یا ملیۆنێک و یا ملیارێک و 200 ملیۆن بێ ئەگەر ملیارێک و 200 ملیۆن بێ بەنەوەی تەسەڕف بکەم مەعاش بەم ئەگەر 600 بێ بەنەوەی بیکەم ئەگەر 300 بێ بەنەوەی بیکەم نەتیجە ئەبێ ئەو مەعاشە کەمکەمەوە نەتیجە ئەبێ ئەو مخەسەساتە کەمکەمەوە ئایا بەتەنیا پارتی پێکرێ ئایا بەتەنیا پارتی و یەکێتی ئەمەیان پێکرێ یا ئایا بەتەنیا پارتی و یەکێتی و کۆمەڵ ئەمەیان پێکرێ نەخێر ئەبێ هەموو ئەوانەی داوای ئیسلاحەکەن ئەبێ هەموو ئەوانەی داوای ڕیفۆرمەکەن بێن پشگیری لەو هەنگاوە بگرن ڕاستە خەڵک ناڕازیە بێ ئیسلاحات وەکو عملیاتی جراحیە عەزیەتی هەیە ئازاری هەیە ئەبێ تەحملی کەین بەس لایەنێک بەتەنیا ناتوانێت تەحملی ئەوە بکە وەڵا ئینساف نییە تۆ داوای ئەوە تەنیا لە لایەنێ بکەی ئەوێ بڵێ وەرن هەموو بەیەکەوەیکی بۆیە دەرگای ئیسلاح کراوەتەوە بە شەرتی ئیسلاح ئەوەیە هەموو بەیەکەوە بین بیکەین هەموو بەیەکەوە بین پژگیری لێ بکەین نەوە کێشێک بەشداریش بێ لە حکومەتە لە دەرەوەش دژی حکومەت قسە بکە کە بە چاوی خۆمان بینیمان سبەی نابێ وا بێ سبەی لەگەر حکومەت هەموو لایەنێکی تیابوو ئەو حکومەتە ئەبێ هەمووی یەکدەست بێ ئەو حکومەتە بێ متەزامن بێ لە بینی یەکتریا و بێ بەرەو دەرەوەش تەحملی مەسئولیەت بکە ئەمە مەبادیئی حکومن ئەگەر ئەوەی نەکرد ئەوە فێڵ لە ڕفیقەکانیەکە فێڵ لە خۆشیەکە فێڵ لە ملەتەکەشیەکە لەوە باشتر ئەوەیە لە حکومەتەکە بەشدار نەبێ بچێتە دەرەوە معارەزە بێ و لێرەشان نقطەیەکی ئەساسیە حتا ئەگەر معارەزەش بێ منافسە عیب نییە ئەحزاب منافسەیەکەن منافسەش شەرت و شروتی هەیە منافسەش بۆ ئەوە نییە تۆ ئێسقانی یەکتری وشێنی یەکتری وەجارێکە ببەی بە ناخی ئەرزە منافسە بۆ ئەوەیە تۆ مقابل چاک بکەی یا ڕێگا چارەیەکی باشتر پیشانی میلەتەکە و بی بڵێ بابا ئەو ڕێگایی کە ئێستا پیا ئەڕۆن و ئەم جەماعەتی کە حکومەکەن ئەم ڕێگایە تۆ ناگەێنێتە نەتیجە ئەم ڕێگای من باشترە ئەمە پرۆگرامەکەمە بێ ڕازگۆبی لەگەڵ خۆتا بێ ڕازگۆبی لەگەڵ خەڵکەکە بۆ ئەوەی نەتیجەیەکی باش هەبێت من تەسەوڕەکەم زیام لە خۆفتەی خۆم بردبێت سوپاسی گوێگرتنتان دەکەم و هیوادارم لە قسەکانم زمیر نەبوو بن و مەبەستم تەنیا ئەوە بۆ بە سەراحەت ئەو ڕاو بۆ چوونەتان بخەمە ڕوو زۆر سوپاس دەکەم.